ڕسمێک بەرەوە دەچێت ئێستاش ڕاستە خۆمەک زانیە و جەبهەی زانست و خوێندن و قوتابخانەکانیان بەرنەدایە کە لە کاتێکدا ئێمە دەزانین قەیرانێکی ئابووری هەیە بە هەبوون و نەبوونی موچە و مامۆستا بەڕێزانە کاری خۆیان کردیەوە دڵنیاشینەوەی کە بەردەوام دەبن بەڵام ئەوەی کە ئەچی سەرشانی حکوومەتە کە هەوڵ بدە بە باشترین شێوە نەهامەتی مامۆستا و هەموو موچەخۆران و فەرمانبەرانی کوردستان کەم بکاتەوە و ئومێد دەخوازین کە هەنگاو بە هەنگاو بتوانین ئەو کێشانە چارەسەر بکەین وەکو تەواوی خەڵکی کوردستان و موچەخۆرانی کوردستان لەو نەهامەتی ڕزگاریان ببیتن و دووبارە دەستخۆشیان لێ دەکەم و سوپاس گوزاریشیانم و بەتایبەتی لەو ماوەی کە من وەکو وەزیری پەروەردە بووم چەند ساڵێک لەوە پێش بەحقیقەت تێکەڵاویەکی تایبەتم هەبوو لەگە مامۆستا بەڕێزەکان و سلکی پەروەردە و قوتابی خوێندکاران لەبەرەوە هەستێکی تایبەتم هەیە لە بۆیان و ڕێزێکی تایبەتیشم هەیە و لێرەش سلااو و ڕێزی تایبەتم لە بۆ یەکەیەکەی مامۆستایان هەیە و هەمیشە لە لای من گەورەنە. کاکسەبین هیچ کاتێکی دیاریکراوی بۆ دابشکردنی موچەی مانکی مامۆستایان یاخود هیچ کاتێکی دیاریکراوی وەکو وتەبێژی حکوومەت کە لێرە ئامادەن؟ وەڵڕاستیدا مەسەلەی دابشکردنی موچە دەمێنێتەوە سەر ئەو داهاتێک کە دێتە دەست لە نەتیجەی فرۆشی نەفت. ئیتر ئەو فرۆشەش بەو شێوەیە کە وەزارەتی سامانە سوودەکان وڵاوی دەکاتەوە بەو ڕێژەیە کە دەچی هەرچەندە ڕێژەی هەناردەکردن ئێستا کەم بۆتەوە لە 650,000 بوویتە 500,000 ئەو واتە داهاتەکەی کەم دەکە ڕاستە نرخی نەفت زیادی کردێ بەڵام لە هەمان کات هەناردەکردنیش کەمی کردیە لەگەر ئەوەشدا هەر کاتێک ئەوەی کە بێتە بەردەست بێگومان دابش دەکرێت جدولی دابشکردن و خشتەی دابشکردن وەزارەتی دارایی دایدەڕێژی و بە دەرەجەیەک پێشمەرگەکانمان کە لە بەرەکانی شەڕن و ئەوە باوەڕ ناکەم هیچ کەسێک لەسەوە پێی ناخۆشبی کە پێشمەرگە ئەولوێتی پێ بدرێ بەڵام لە دوای ئەوە بەڵای سلکی تەربیەش لە دوای ئەوانەوە دێ پێشتر بەڵێنرابوو لەلایەن حکوومەتەوە کە موچەی مانگی ئەیلولی مامۆستایان بدرێت هیچ گۆڕانکاریی تازای خۆت کاتێکی دیاریکراوەیە بۆ مامۆستایان کە ئێستا بۆ نمونە چاوەڕێکن ئەو موچیان پێ بدرێت؟ مانگی ئەیلول نیوەی درایە تەواوکەری مانگی ئەیلول بەڵێەوە و کاتایی کە بەڕێزان لە یەکێتی مامۆستایان هاتن لەگە سەرۆکی ئەنجومەنی وەزیران مێژەگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران وەزیری پەروەردە دانیشتن بەڵێ ئەو شتە باس کرا و دەتوانم لێرەش دەستخۆشیان لێ بکەم لەو بەڕێزانە کە هەمیشە دیفاعیان لە مافی مامۆستایان کردیە و دەستخۆشیان لێ دەکەم لێرەوە پیرۆزباییشیان لێ دەکەم بۆ بۆنەوە بڵێ خەریکن یان بەحەقەت من ئێستا ناتوانم ڕۆژێک برم لە فلان ڕۆژی دەدرێ یان لە فلان کاتێ درێ ئەو دەمێنێتەوە سەر لەگە هەماهەنگی لەگە وەزارەتی دارایی بکرێ بە پێی ئەو پارەی یەخۆت ئەو بودجەی کە دێتە بەردەستیان. زۆر سپاس بۆ تۆ. بەڵێ خاوەن دیارە گەڕێمەوە لای تۆ دیارە ئەمڕۆ یادی 54 ساڵەی دامەزراندنی یەکێتی مامۆستایانی کوردستانە لە شاری هەولێردا دیارە لێرە لە یەکێتی مامۆستای کوردستان یاخود لەو بینای ئەواندا لێرە یادەکەی کرایە بە ئامادەبوونی وتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ چەند مامۆستایەک و سکرتێری یەکێتی مامۆستانی کوردستان و چەند مامۆستایەکی ترش داهات پیرۆزباییان لێ دەکرد. من ئێستا چمە لای ئەندامی